لە ئێستادا لەگەڵ باسی نزیکبوونەوەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ڕۆژانە هێزە جیاجەکان و سەربازیەکان بەرەو میحوەرەکانی سنووری مووسڵ دێن و هێزی پشتیوانی دوو بەرگری فێریاکەوتن و بە چەندین چەکی قورس و مامناوەندەوە بەرەو میحوەرەکانی خازر و بەشیک بەڕێکەوتون لەلایەن کادر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڵاتیانی قەزای بەردەڕەش پێشوازی لێکرا. ئەمڕۆ دڵخۆشین بە هاتنی ئەو هێزە پاڵەوانانە کە لە ڕابردوو هێزێکی چالاک بوونە شارەزایی باشن هەبووە لە دەرپەڕاندنی هێزەکانی داعش لە سنووری کەرکووک و خانقین و جەلەوڵە شەڕی باشیان کردەوە بۆیە هێزێکی لێهاتوون دەتوانن ئەو شار و شارستانی ماوە لە سنووری مووسڵ ئازاد بکەن. بەڵێ ڕۆلی پێشمەرگە کاریگەری زۆر دەبێتن لەسەر هاتنی بۆ ڕزگارکردنی شاری مووسڵ بۆ ئێمەش ئەمڕۆکە وەکواتن ئەلێرە پشتیوانی لە هێزەکانی پشتیوانی بۆ ڕزگارکردنی شاری مووسڵ دەکەین. هێزەکانی پشتیوانی دوو سەربەیەکەی هەفتە و هێزەکانی بەرگری فەریاکەوتنی سلێمانی لە 4 فەوزبێک دێت بەشداریان لە چەندین شەڕ و داستانی قارەمانانەیان کردووە و بۆیە هاوڵاتیان و کادریانی یەکێتی نیشتیمانی سنووری ئەم قەزایە خۆشحاڵ و دڵنیان بە سەرکەوتنیەوە بەسەر دوژمنەکان. خۆشحالیەوە ئێمە لێرە کۆبووینەتەوە بۆ پێشوازیکردن لە هێزی پشتیوانی دوو لە کە لە فەرماندەی سلێمانیەوە بەڕێکەوت بۆ سنووری بەرەکانی جەنگ لە مووسڵ و ئێمەش لە هەموو کات و ساتێکدا ئامادەین لەگەلیان هاوکار بین و تێبکۆشین لەگەلیان بۆ ئازادکردنی هەموو ناوچەکانی ژێردەستی داعش. وەکو کادرانی کۆمیتێ ڕێکخستنی بەردەڕەش پێشوازیمان لە هێزەکانی هەفتەی کرد ئەمڕۆکە زۆر ئێمە وەکو کادران زۆر خۆشحاڵین هەموو هێزەکانی عێراق هێزەکانی کورد بە بێجیاوازی هێزەکانی هەموو پارچەکانی کوردستان پەکەکە یەپەژە هێزەکانی هەفتە هێزەکانی هەژدا هێزەکانی عێراق بە تێکڕا بەشداری لەم شەڕە دەکەن. گەرمگوڕی پێشوازی لە هێزەکانی هەفتەی لە شاری سلێمانی بەڕێکهاتن بۆ ڕزگارکردنی شاری مووسڵ لە دەستی تیرۆستانی داعش زۆر تڕەوەن چونکە هەولی ئەواندا دژی هەموو مرۆڤاتیە. بەپێی قسەی بەرپرسی ڕاگەیاندنی مەڵبەندی مووسڵ لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا 12,000 چاکداریان لە میحوەرە جیاجەکانی مووسڵ بەشدار دەبێت و ئەمە لە کاتێکدایە هێزەکانی یەکێتی نیشتیمانی چەندین سەرکەوتنی یەک لە دوای یەکەکان لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەدەستهێناوە. محەممەد جەلیل کەناڵی بادینان سات.